بەخشین هیوای هەژاران و پشتیوانی نەدارانی کوردستان. بەخشین لە بەرنامەیەکەوە دەستی پێکرد. ئێستا بەرفراوانترین دەستگای خێرخوازیە لە هەرێمی کوردستاندا و خزمەتەکانی سنووری کیشوەرەکانی بڕیوە. بەخشین سەرەتا و لا ساڵی 2009 وەک بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی دەستی پێکرد، بەڵام پاش ئەوەی خزمەتەکانی بەرفراوان بوو وەک دەستگایەکی سربەخۆ درێژەی بە چالاکیە خێرخوازیەکانیدا و تا ئێستاش بەردەوامە. بسم الله الرحمن الرحیم. بیرۆکەی دامەزراندنی ئەم دەستگای خێرخوازیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ساڵی 2009دا لە کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵێ خەڵکی هەژار دۆخی خەیراناوی ئەو کاتە و بارودۆخی هەژاری هاوڵاتیان هۆکاریە بوون بۆی کە ڕوانەگرە کەناڵی ئاسمانی پەیام بۆ داواکاری هاوکاری و چارەسەری نەخۆشیەکانیان. لەبەرەوەی پێشتریش ئێمە لە کەرکووک لە ڕێگەی ڕادیۆکەمانەوە بەرنامەیەکمان هەبوو بە ناوی چاوی بەزەیی، لەوێش خزمەتێکی زۆری کردبوو. ئیتر بەڕێز کاک حاجی فاروق و ئەو برانی کە لەوێ بوون و کات بیریان لەوە کردەوە بتوانن بە هەمان شێوە خزمەتە بگوازنەوە بۆ شاری سلێمانی و خزمەتی هاوڵاتیان بکەن. ئەوە بوو بە ناوی بەرنامەی بەخشینەوە کە یەکەم ئەڵقەی لە 15/6/2009 دابەزی لەلایەن کاک ڕێبار میرانیەوە کە پێشکەشەکرا. بەڕاستی دوای ئەوە خزمەتێکی زۆر گەورەی کردکەوە ئێستاوە 5 ساڵە ئەو بەرنامەی بەردەوامی هەیە بە ناوی دەستگای بەخشینەوە. بەڕاستی ئەو بەرنامەیە دوولایانی هەبوو بۆ ئێمە کە لە نزیک و لە ناو بەرنامەکە بووین. لایەنێکیان دڵی خۆشەکردین، لایەنێکیشیان غەمی ئاینی، ئەوەی کە ئێمە ئەمانتوانی بەدەمیەوە بچین و چارەسەری بکەین و کێشەکانیان بۆ حلکەین زۆر دڵخۆشیەکردین، زۆر ئومێدێکی ئاینێک کە بەردەوام بین. بەڵام لایەنێک تریشیان هەندێک نەخۆش هەبوو چارەسەری نەبوو، هەندێک نەخۆش هەبوو خەڵک هاوڵاتیان بەدەمیەوە ناهاتن. ئەمانە بارودۆخی بوون بە تایبەتی، هەنێ نەخۆش هەبوو دەرنائاکو لە تەلەڤیزۆنە، بەڵام نەخۆشیێکی خراپی هەبوو، وەزعێکی نەئاسایی هەبوو. خەڵکانی لای ئێمەش بەڕاستی وەکو خێرخوازان هەتا نەیبین لە تەلەڤیزۆنە ناهاتن بەدەمیەوە. ئەوش نییە توانی خۆی دەرخا لە تەلەڤیزۆنە، ڕێگەیەکی تریش نەبوو بە هاوکاریکردنی ئەم هاوڵاتیە. ئەو دوو دۆخە هەردووکی بۆ ئێمە بەڕاستی لەبیر ناچنەوە. یەکێک لەو نمونانەی کە لەبیر ناچنەوە لە منتیقی بادینان بوو، هاوڵاتیەک تووشی کێشەی نابینایی بوو، ماوەیەکی زۆر چەندین ساڵە نابینا بوو. ئێمە توانیمان لە ڕێگەی ئەم دەستگای بەخشینەوە بینێرین بۆ دەرەوە چارەسەری نابینایەکەی بۆ بکەین. ئەوە بوو کە کاتێک چارەسەری کرا و چاوی هێنا مناڵەکانی بینی، خێزانی بینی، زۆر وێنێکی تایبەتیە بوو، نە بەدەم ئاسانە ناگێڕێتەوە چ وەزعێکی هەبوو. بۆ یەکەم جار بوو مناڵەکانی خۆی ببینی، بۆ یەکەم جار بوو لە نزیکەوە سوورە و وێنەیان ببینێ. لەبەرەوەی یەکسەر بە گریانەوتی وەڵڵاهی ئێوە بەهەشتین، ئەمە یەکەم جارمە من بتوانم مناڵی خۆم ببینم. جا خێرخوازانی بەڕێ سەری ئەو دیمەنە بکەن، چەندەها دیمەنی وا کە بەرنامەی بەخشین توانیوێتی و ئێستا دەستگایە کە توانیوێتی ناسۆر و ناخۆشی ئەو خەڵکە حلکات. هیوادارین بتوان دەستی هاوکاریمان بە بەردەوامی بۆ درێژ بکەن، بۆ ئەم بتوانین ئەو فۆرمانەی تر کە هەیە لامان، ئەو نەخۆشانەی تر، ئەو وەزع خراپەی خەڵکی تر کە فۆرمیان پڕگرۆتەوە لای ئێمە و چاڕوانی هیمەتی ئێوەن. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم دا و مەرزاکم بالصەدەقە، چارەسەری نەخۆشەکانی خۆمان بەخێر ئەتوانی بکەین، چارەسەری بابەتی دەرونی خۆمان بەخێر ئەتوانی بکەین. چگە لەو پاداشتە گەورەی لای خوای گەورە هەیە و ئامانەتێکی شەو ئەو ماڵی هەمانە ئەبێ ئێمە بزانین چۆن سەرفی ئەەکەین. لەبەرەوە خەڵکێکی زۆر هەیە چاڕوانی بەخشینەکانی ئێوەن. پرۆژەی دیاری سەبەتەی خۆراک لەگەڵ گرانبوونی بژێوی ڕۆژانە و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە ماوەی ساڵانی 2009 تا 2024 دەستگای خێرخوازی بەخشین توانیوێتی باوکاری خێرخوازان 58,076 سەبەتەی خۆراک بابڕی 2 ملیار و 5 ملیۆن و 24,000 دینار دابەش بکات بەسەر هەژاران و نەداراندا. پرۆژەی دابینکردنی نەوت لەگەڵ هاتنەوەی وەرزەی زستان سەدان خێزانی هەژار و منداڵی بێباوک لە ناو چوار دیواری سارد و سەڕ بە گیرفانی خاڵیەوە
بێخانووی گەرم لە ژێر هەڕەشەی سەرمای زستاندا بوون. بۆیە بەخشین باوکاری خێرخوازان هەڵساوە بە دابینکردنی نەوت بۆ 4872 ماڵی هەژار و کەم دەرامەت بابڕی 150 ملیۆن و 142 هەزار دینار. بەخشین وەک دەستێکی ئەمین و خەمخۆرێکی سەرڕاستی هەژاران توانی متمانەیەکی گەورە لای خێرخوازان دروست بکات و ئەوانیش ببنە کۆڵەکە و پشتیوانی هەرە گەورەی چالاکیەکانی هەستی قوڵی مرۆڤایەتی و بەخەمەوە بوونی هەژاران لە بیر و باوەڕی هەڵسوڕێنەر و سەرپەرشتیارانی دەستگاکە داینەمۆی چالاکیەکانی دەستگاکەیە. ئەمەش لە مشورخۆری و بەدەستوبردی کەمپینەکانی کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی ڕۆژئاوای کوردستان و قوربانیانی بوومەلەرزە و کارەساتە سروشتیەکان و جەنگ و ماڵوێرانکاریەکانی دیکە بە ئاشکرا ڕەنگی داوەتەوە. دابینکردنی هەزاران کارتۆن لە سەبەتەی خۆراک، بەسەرکردنەوەی هەزاران خانەوادەی هەژار و نەخۆش، خاوەن پێداویستی تایبەت لە مانگەکانی پیرۆزی ڕەمەزاندا، ئەنجامدانی قوربانی بە کۆمەڵ لە جەژنی قورباندا بووەتە نەریتێکی دەستگاکە و هەموو ساڵێک بە پلانی تۆکمەوە ئەو خزمەتگوزاریە خێرخوازیانە جێبەجێ دەکات. بەناوی خۆی بەخشندە و میرەبان بەڕاستی دەستگای بەخشین زۆر سوپاسی هەر یەکەیەکە ئەو کارمەندانە دەکەم کە لەوێندەر لەسەر ئەو کارن و تەواوی ئەو خێرخوازانەی یارمەتی ئەو دەستگای خێرخوازی بەخشین دەدەن. خوای گەورە جەزای خێریان داتەوە لە دروستکردنی خانووە و یارمەتیدانی یەتیمەکانە و یارمەتیدانی ئەو نەخۆشانەیە. یعنی بەڕاستی ئەوەندەیان کافیە یەک نەخۆش خوای گەورە شیفای ناردوی لە سەردەستی ئەواندا و من ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. كوري يك صدقة خواي تبارك وتعالى لي قبول كردبن أو صدقة المؤمن في ظل صدقته يوم القيامة لجير سيبري صدقة كي خوي دا براستي دل خوش كردني كسك يعني إنسانك يكرد ودك أفضل الأعمال سرور تدخله على مسلم. يعني إنسانك إيمان دار دل خوش كي كوري أوانا بصدان ماليان دل خوش كدي أوانا بصدان كسيان دل خوش كدي أوانا بصدان كسيان يارمتي دا خواي جوري جزاي خير يعني داتولوي براستي إما وكو خوما زور تشجيع أو خير خوازانة دكين كأواني خير كان دەیانوێ خێرەکەیان جێگەی خۆی بگریتن با یارمەتیان بدەن بالیان نێزیک بنەوە با مالیان لە بۆ ببن بەڕاستی چونکە کاریگەری و تەسیرەکی تەواوی هەیە ئەدای واجبەکەت لەسەر لا دەکەوی و ئەوانیش دەتوانن ئەو پارە بە ئەمانەتەوە بگەین نەجێگا و شوێن و مەکانەتی خۆی چونکە شتەکانیان بەڕاستی هەموو ڕوون و ئاشکرایە لەبەر چاوە با دیکومێنتە لۆی بەڕاستی ئەمن وا هەست دەکەم یعنی بەڕاستی ئەو دەستگایە کارێک دەکا کارێکی ناوازەیە بەڕاستی ئیشێک دەکا ئومێ دەکەم ئینشاءالله چەندین دەستگای دیکە ئەو هەبی هەموو جێگای متمانە هەموو جێگای ئەوەی کەوا خەڵک سیقە و متمانەیان پێ بکە لۆ خاتری وەی بتوانن یارمەتی زۆرترین فەقیر بدەن زۆرترین منداڵی یەتیم بدەن زۆرترین خەڵک دڵخۆش بکەن زۆرترین کەسی کە لێ قەوماوە دەستی یارمەتیان لە بۆ درێژ بکەن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من كان معه فضل زاد فليعد بها على من لا زاد له. يعني کەسی شتێکی زیادی بیبە بۆ کەسێک وکەوە نیەتی و لەبەر دەستی دانیا ئەوانش بەڕاستی ئەو کاری ئەوان دەیکەن بەڕاستی کارێکە مطابقی قورئانە مطابقی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مطابقی سیرەی سەلەفی صالح ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی بۆ ئومێ دەکەم ئینشاءالله خوای گەورە تەوفیقتریان بکە خوای گەورە بیان کاتە خێر و بەرەکەت لە بۆ خۆیان و ماڵ و منداڵیان خوای گەورە دەستیان بدا یارمەتیان بدا تا بتوانن زۆرترین و باشترین کاری جوان و ڕێک و پێکتریش ئەنجام بدەن. پرۆژەی قوربانی لە جەژنی قوربانی پیرۆزدا بۆ زیندووکردنەوەی سونەتی قوربانی و لە ڕۆژانی دواتردا باوکاری خێرخوازان بەخشین لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بابڕی 1 ملیار و 32 ملیۆن و 244,500 دینار قوربانی دابەشکردووە بەسەر 87,540 خێزانی هەژار و بێباوک و خاوەن پێداویستی تایبەت. بەخشین شادەماری خزمەتەکانی خۆی بە ناز هەڵگرتنی بێباوکانەوە بەستووەتەوە و مانگانە و بەبێ دواکەوتن موچیان بەسەردا دابەش دەکات. جگەلەوەش خەمی پەروەردە و دوا ڕۆژیان هەمیشە لە بیر و زهنی هەڵسوڕێنەرانی کارەکەدایە. بۆیە دەستگاکە هەمیشە کار بۆ پەروەردەکردنی خۆیان و سەرپەرشتیارانیان دەکات و هەستی نەفس بەرزی و متمانە بەخۆبوونیان تێدا دەچێنێت. بامۆژگاری بانخوازانیش ڕێگەی ژیانیان بۆ ڕوون دەکاتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وله. طبعا
کەفالەتی یەتیم پاداشتی گەلێک زۆرە بەسە کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەنا وەکافل اليتیم فی الجنة کەهاتین فەرمووی من لەگەر ئەو کەسەی کە کەفالەتی یەتیمێک دەکا وەکو ئەو دوو پەنجەوامە ئەوەندە لە من نزیکە کەوا بێت پاداشتی زۆرە گرینگە ئەتوو احتیمام بە یەتیم بدەی ئەو سۆزەی کە لێ بێبەش بووە لە بۆی تاویزکەوە ئەو فەراغی لە بۆ پڕکەوە ئەو زەچ بە یارمەتی مادیبی بە دابینکردنی خانوبی بۆ عائیلانەیە کە یەتیمیان هەیە و توانای مادیان لاوازە هەروەها بواریت کە هەیە لە بۆ یەتیم زۆر گرینگە کە تو فێری زانستیانەکەی فێری قورئانیانەکەی یان فێری پیشەچیانەکەین ئێمە نابێت تەنها یەتیم وا لێ بکەین چاوی لە دەستی خەڵک بیت و وەکو دەرۆزەیەک داوا لە خەڵک بکە خەڵک بەسپارەی بداتێ دەبی ئەو یەتیمە پێ بگەینین کەوا بکە ئاعتیماد کاتە سەرخۆی ئەوش بەشێکە لە کەفالەت تەنها ئەوە نییە تۆ ماڵی پێ بدەی وەکو کەسێک بەردەوامە تو ماڵی پێ بدەیت چاوی لە دەستی توبی بەڵکو وای لێ بکەی هەستێتە سەر پێ ئاعتیماد کاتە سەرخۆی وەکو ئینسانێکی طبیعی تەعامل بکات لەبەرەوە زۆر گرینگە چەند لە هەر لایەک تو یارمەتی یەتیم بدەی ئەو پاداشتە گەورەتە و دەستەکەوی کە لەگە پێغەمبەری صلی الله عليه وسلم هاوکاری دارایی منداڵی بێباوک لەلایەن بەشی بێباوکانەوە با بڕی 7 ملیار و 935 ملیۆن و 273,250 دینار هاوکاری دارایی 76,872 منداڵی بێباوک کراوە. بەشی بێباوکانی بەخشین هەردەم چاوی لەسەر وەرگێڕانی حاڵ و گوزەرانی خانەوادەی منداڵە بێباوکەکانە و هانیان دەدات بۆ دابینکردنی بژێوی ژیانیان پشت بە خۆیان ببەستن بۆ ئەم مەبەستەش چەندین خولی پیشەیی پێشکەشی سەرپەرشتیارانی بێباوکان کردووە لەگەڵەوەشدا دابینکردنی ئامێر و پێداویستیەکانی چوونە سەر پیشەشی گرتووە تاستۆ. موچەی مانگانەی بێباوکان لە ماوەی ساڵانی 2009 تا 2024 باوکاری خێرخوازان دەستگای خێرخوازی بەخشین توانیویەتی موچەی مانگانە بۆ 1200 منداڵی بێباوک با بڕی 8 ملیار و 624 ملیۆن و 413,750 دینار دابین بکات. بەنایخوای گەورە میهرەبان من دەمەوێت باز لە ڕۆڵ و کاریگەری دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکان بکەم لە هەرێمی کوردستان تا چەند ڕێکخراوەکان و دەستگا خێرخوازیەکان لە هەرێمی کوردستان کاریگەریان هەبووە لەسەر ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا. دیارە ڕێکخراوەکان و دەستگا خێرخوازیەکان لە هەرێمی کوردستاندا دەتوانم بڵێن بەدەیان هزار خێزان لە هەرێمی کوردستان توانیویانە ژیانیان پێبدەن توانیویانە کێشە کۆمەڵاتەکان کەم بکەنەوە توانیویانە هاوکاریەکی باش و دەستبارگرێکی باش بن بۆ خەڵکی هەژارونەدا لە هەرێمی کوردستان. من دەمەوێت نمونە بێنمەوە لەسەر تەنها دەستگای خێرخوازی بەخشین کە لە هەرێمی کوردستان چ ڕۆڵ و کاریگەریەکی هەبووە بۆی بتوانێت ژیان بەردەوام بکە بتوانێت هاوکاری خەڵکی هەژارونەدار و خاوەن پێداش تایبەت و هەروە بێباوکان بکە. ئەگەر نمونەیەک لەسەر بێباوکان بێنمەوە لە دەستگای خێرخوازی بەخشین 1200 خێزانی بێباوک مانگانە موچەی مانگانە وەردەگرن لە دەستگای خێرخوازی بەخشین کە هیچ خێزانێک 100,000 کەمتری پێ نادرێت و جگە لە موچەش دیارە ئەم بێباوکانە دەتوان بڵێم لە دەستگای خێرخوازی بەخشین 237 خانوو تاکو ئەمڕۆکە دروست کراوە و تەسلیم بە خێزانی بێباو کراوە. واروار لە کاتی کردنەوەی دەرگای قوتابخانەکان لە هەرێمی کوردستاندا دیارە دەستگای خێرخوازی بەخشین سەرقاڵی دابینکردن و دابەشکردنی جلوبەرگی قوتابخانەیە بەسەر هەزاران منداڵی بێباوکدا و لە کاتی هاتنی سەرمە سۆڵەدا دەستگای خێرخوازی بەخشین بە دابەشکردنی بەدەیان 1000 لتر نەوت دابەشی سەر خێزانی بێباوکی دەکات. بۆیە من دەتوانم بڵێم ئەمە بەشێکە لە چینێکە لە دەستگای خێرخوازی بەخشین کە باز لە بێباوکان دەکەین بە 1200 خێزان هاوکاری دەکرێت. دەستگای خێرخوازەکان لە هەرێمی کوردستاندا و لێوانشیاندا دەستگای خێرخوازی بەخشین توانیویانە کاریگەری و ڕۆڵێکی زۆر گەورە بجێڕن بۆ ئەوەی هاوکاریەکی باش بگەێنن بە خەڵکی هەژار و نەدار لە هەرێمی کوردستان و چینی بێباوکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە دەتوانم بڵێم بە هەموو دەستگای خێرخوازەکان تواندراوە بەدەیان 1000 خێزانی بێباوک سونمەند بکرێن لەلایەن خێرخوازانەوە و لە ڕێگەی دەستگای خێرخوازەکانەوە. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازانی کوردستان و کوردانی تاراوگا لە ماوەی ساڵانی ڕابردوودا توانیویەتی 237 خانوو بە تەواوی پێداویستی ناوماڵەوە دروست بکات بۆ خانەوادەی هەژار و بێباوک لە سەر تا سەری هەرێمی کوردستان با بڕی 11 ملیار و 635 ملیۆن و 979,750 دینار.
بەخشین وەک بەرفراوانترین دەستگای خێرخوازی کەسانی توشبوو بە نەخۆشیە درێژخایان و قورسەکانی لەبیر نەکردووە. هەردەم لە نێو نەخشەی کارەکانیدایە. بۆ ئەم مەبەستەش بە شێوەی خێراو لە کاتە پێویستیەکاندا هاوکاری مادی و دەرمانی پێویستیان پێدەگەێنێت. هاوکاری نەخۆش و هەژاران. دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە لە خەمی ئەو نەخۆش و هەژارانەدا بووە کە توانای چارەسەری نەخۆشەکانیان نەبووە و ژیانیان لە لێواری مەرگدا بووە یان لە پێویستیە سەرەتاییەکانی ژیان بێبەش بوون. بۆ مەبەستەش هاوکاری 18,760 نەخۆش و هەژار بابڕی 2,241,375,750 دینار کراوە. لە بواری کەرتی تەندروستیدا بەخشین بە دنیابینیەکی فراوانەوە و بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی زۆرینەی خەڵکی هەژار دەستی بە پرۆژە تەندروستیەکانی کردووە و لەو پێناوەشدا لێبڕاوانە هەمیشە لە هەوڵی بەرەو پێشبردننی خزمەتگوزاریە تەندروستیەکاندایە بە بەرزکردنەوەی کوالەتی چارەسەری لە نەخۆشخانە و کۆمەڵگا پزیشکیەکانیدا. لە لاکی دیکەشەوە بۆ زیاتر خزمەتی چارەخوازانی هەژار بەخشین تاقیگە و ئامێری پێشکەوتووی تەندروستی بۆ نەخۆشخانە و کۆمەڵگە پزیشکیەکانی دابین کردووە تاکو بە نرخێکی ئەرزانتر لە تاقیگە و نەخۆشخانەکانی دیکە خزمەتی هەژاران بکات. هەر ئەم خزمەتە هاندەری دەستگاکە بووە بەو پەڕی تواناوە کار بۆکردنەوەی دەرمانخانەکانی بەخشین بکات تاکو بە دەرمانی متمانە پێکرا و کوالەتی بەرز بە نرخی گونجاو کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکات. بنای خۆی گەورە و مێرەبان ئازیزان سڵای خواتان لێبێ. بەخشین یەکێکە لە کارە پیرۆزەکان لە ئیسلامە. خۆی گەورە و مێرەبان ئەفەرمێت لە حەدیثێکی قودسی ئەفەرمێ یە ابن ئادەم ئەنفق ئونفق عەلەیک، ئەی نەوەی ئادەم ئێوە ببەخشن من خۆم پێتانە بەخشم. پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە حەدیثێکی صحیحە ئەفەرمێ سێ شت هەیە سوێنی لەسەرە خۆم. یەکێکیان ئەفەرمێ ما نەقەسە صەدەقەة من مال، یان لە ڕێوایەتەکە ما نەقەسە مال من صەدەق، بە هەردوو معناکەواتە صەدەقە و بەخشین بە هیچ جۆرە لە ماڵ کەم ناکە یان ماڵ کەم ناکە بە صەدەقە. بۆیە بەخشین یەکێکە لە کارە زۆر زۆر گەورەکان هاوکاریکردنی کەسانی فەقیر و کەم درامەت لە هەر بوارێک لە بوارەکانی ژیانە، نەخۆشێک یان کەسێک کەوا لە حاڵەتێکایە ڕزگاریەکەی لە ناڕەحەتی. خی گەورە مێرەبان لە قورئانە فەرمێ ومەن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا، هەر کەسێک زیندوی بکاتە کەسێکی مسلمان زیندوو بکاتەوە کۆوەتانی هەموو خەڵکی لە مردن ڕزگار کردبێ. دەستگای خێرخوازی بەخشین ئەم ئەرکە گەورەی لەسەر شانی خۆی داناوە. من ئەمڕۆ سەردانی نەخۆشخانەی بەخشینم کرد. خەڵکانێکی فەقیرم بینی کەسانێکن کە هیچ جێگە و هیچ داڵدەیەکیان نییە، لێرە داڵدە دراون، کاری خێریان بۆ ئەکرێ. بۆیە من پشتگیری ئەەکەم لە ئەم خەستەخانەیە و هەموو دەستگای خێرخوازی بەخشین ماڵەکەی تۆ ئەمڕۆ یەکێکە لە دەرگا گەورە و واڵاکان لە بینی تۆ و گەیشتن بە ڕزای خۆی گەورە و میهرەبان. ماڵەکەی تۆ ئەمڕۆ هاوکاری کۆمەڵی خەڵکی فەقیر و نەدارەکە. ماڵەکەی تۆ ئەمڕۆ وەسیلەیەکی زۆر زۆر بەهێزە بۆ ئەوەی بتوانین خەڵکانێکی وەزع زۆر خراپ زۆر ناڕەحەت لە مردن ڕزگار بکەین. ئەمڕۆ تۆ توانی لە ڕێگای دەستگای بەخشینەوە هاوکاری خەڵکێکی زۆر بکەی لە هەموو بوارەکانی ژیانە. کارکردن لەسەر ئەم بابەتە کارێکی زۆر زۆر گەورەیە. خی گەورە مێهرەبان پاداشتی هەموو لایەک بداتەوە، هەموو لایەک سەرکەوتوو. بە مەبەستی خزمەتکردنی هاوڵاتیان بەگەشتی و هەژاران بە تایبەتی لە کەرتی تەندروستیدا نەخۆشخانە و کۆمەڵگەکانی بەخشین لە شار و شارۆچکەکانی کوردستان جگە لە کوالێتی بەرز و نرخی گونجاو بۆ چارەخوازان بۆ ئەم نەخۆشە ژارانەی کە توانەی مادیان نەبووە سەردانی بەخشینیان کردبوو چارەسەر و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشی هەژار و کەم دەرامەت بە بێ بەرامبەر پێشکەش کردووە
بابڕی 6 ملیار و 604 ملیۆن و 211,250 دینار. ئامانجی بەخشین بۆ بنیاتنان و دەرباسکردنی هاوڵاتیانی کەم دەرامەتە لە هەژاری تاکو بتوانن دەست بە ژیانێکی جیاواز بکەن. لەو پێناوەشدا چەندین پرۆژەی ئەنجام داوە و لە نێویشیاندا بە دروستکردنی سەدان خان و هەزاران هاوڵاتی لە کرێچێتی و خراپی ژیانیان ڕزگار کردووە. هەر لەو چوارچێوەیەشدا وەکو دەستگایەکی ڕەچەشکێن بەخشین وەک یەکەم دەستگای خێرخوازی لە هەرێمی کوردستان دەستی هەژارانی گرت و فێری گرتنی ماسیەکەی کردن تاکو ئیدی چاویان لە دەستی کەس نەبێت ماسیان پێبدات. وەک قۆناغی یەکەم یام هەنگاوەش دابینکردنی هەزاران ماتۆڕی بار بوو بۆ ئەوەی گەنجان دەست بە کاری خۆیان بکەن و چاویان لە دەستی هاوکاری کەسی دیکە نەبێت وەک چینێکی ڕێز لێژیراوی نێو کۆمەڵگا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. بێگومان بەخشین و سەدەقا لە پێناوی خوای گەورەدا فەڵت و پێگەیشی زۆر گەورەی هەیە. جێبەجێکاری و جێگیرکردنی یەشێک لە ڕوونەکانی ئیسلامەتی بە بەخشینەوە بەسراوەتەوە کە ڕوکنی زەکاتە و لە قورئانی پیرۆزدا لەگەڵ ئیمان و لەگەڵ تەقوا و لەگەڵ چاکەکاری و لەگەڵ بەهەشت بەیەکەوە بەستراوەتەوە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ آمنوا بالله ورسوله وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه فالذين آمنوا منكم وأنفقوا لهم أجر كبير. يعني خوای گەورە فەرمان دەکا بە ئیمانداران کە ئیمان بێن و ببەخشن، چونکە ئەوانەی کە پاداشت و خێری دواڕۆژیان دەست دەکەوێت بریتێن لەو کەسانەی کە ئیمانیش دێن و دەشبەخشن و لە شوێنی تریشدا لە باسی ئەهلی بەهەشت و ئەوانەی کە بەهەشتیان دەست دەکەوێت خوای گەورە پێیان دەبەخشێ ببەخشینەوە دەیبەستێتەوە. جا لەڕاستیدا بەخشین چەند گرنگە کە ئینسان بتوانێت ماڵی خۆی زەکاتی خۆی سەدەقەی خۆی دەرکات و ئەوەندەش گرنگە بتوانی بیگەینی بە شوێنی خۆی و چۆن دەگا بە شوێنی خۆی. لەڕاستیدا زۆر لە ئێمە لەوانەیە خەڵکی هەژار نەناسین نایان بینینەوە یاخو پێمان نەکرێ مەشغوڵ بین، بۆیە دەبێت ئێمە لە پردێک بگەڕین کە ئێمە دەگەێنێ بە هەژاران و بە نەداران و بەلێ قەوماوان. لە ڕاستیدا خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستاندا چەند دەستگایەک هەن کە پسپۆریەکان لەوەدایەوە بوونە پەردی پەیوەندی لە نێوان هەژاران و لە نێوان دەوڵەمەنداندا. یەشێک لەو دەستگانە دەستگای بەخشینە کە بەڕاستی دوور و نزیک شایەدی چاکەی بۆ دەدەن کە لە ناوخۆی کوردستان و تەنانەت دەرەوەی کوردستان ڕۆڵێکی زۆریان هەیە و دەتوانن سەدەقە و زەکات و خێر و چاکەی دەوڵەمەندان و هەبووان بگەێنن بە هەژاران و نەداران و بۆ کەسانی مستحق. ئەمەوەی لە منتیقەی خۆمان ملاحەزەمان کردووە کە لە ڕاستیدا بەردەوام ڕۆڵیان هەیە بە درێژایی ساڵ لە مەوسیمەکاندا دێن و یارمەتی هەژاران و نەداران بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش یارمەتی خەڵکی کەمەندان لە ڕێگای دابینکردنی ماتۆڕی شەحنەوە کە کەسانێک لە ماڵەوە قەتیسماون گەورە و بچووک ژن و پیا و کەنات ناتوانیوە لە ماڵی خۆیان دەربچن لە ڕێگای دابینکردنی کورسی شەحنەوە توانیوانە هەوایەک هەڵبژن بچن بۆ دەرەوە هەندێک لە پێداویستەکانی خۆیان جێبەجێ بکەن. جا ئایا ژن بێ کە لە ماڵەوە نەیتوانیەوە دەرچێ یاخۆ پیاوە بێ یاخۆ گەنج بێ یاخۆ منداڵ بێ بکێ بچێتە ناو ڕەفیقەکانی. بەڕاستی هەر کەسێک کە دەستی هەبێت لە دابینکردنی کورسی شەحن بۆ ئەو کەسە کەماندامانە یعنی کۆستێکی لا بردووە لەسەر خەڵکانێک کە تووشی بوون و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. وەلایەنێکی دیکەش کە ملاحەزە کراوە لەو منتیقەی ئێمە لە ڕێگای ئەو دەستگا بەڕێز و پیرۆز و خۆشەویستەوە ماتۆڕی سێتەگەرە بۆ خەڵکانێکی زۆر دابین کراوە کە ئەوانە توانیوانە بکەونە سەرپێی خەوان و بەهۆی ئەو ماتۆڕ و بەهۆی ئەو دەستگایەوە بژێویەک ئەگەر کەمیش بێ بۆ خۆیان یاخۆ بۆ ماڵ و منداڵەکەی خۆیان دابینیکەن کە ئەوش لە ڕاستیدا ئەسڵێکی تەشریعی هەیە لە فقهی ئیسلامیدا. یعنی ئەو کەسانی کە زەکاتیان پێ درێژترێت و هەر زەکاتیان پێ بدەی و بیخۆن و کۆتایی پێوێ بەڵکو تۆ خەڵکێک بخەیە سەر ڕێگا
ڕاستەڕێی بکەی بیخێ سەر پێی خۆی کە کەسابەتەکەی خۆی بەردەوام کات کە فێری کارێکی بکەیت کە بژێوی ژیانی خۆی پێدابین کات لە ڕاستیدا ئەوە کاریگەری زۆر لەوە زیاترە کە تۆ ئەو خواردنەی پێ دەدەی و دەیخوات و کۆتایی پێدەێت و دیسان دەستمان دەکاتەوە داخواچەی دیکە یارمەتیشی دەدا بەڵام تۆ کە بەش بەو شێوەیە یارمەتی دەدەین کە لە فقی ئیسلامیدا باس کراوە ینی هەر کەسێک کە خاوەن پیشەیە کە کارێکی هەیە دروستە و شەرعیە کە تۆ ئەوەندە یارمەتی بدەیت لەو کارەی خۆی بەردەوام بێت یاخو کارەکەی خۆی پێ بکرێت ئایا دەستگایکی بۆ دەکڕی کە پیشەکەی خۆی پێجەبێتکە یاخۆ ماتۆڕێکی سێتایی پێ بۆ دەکڕی یاخۆ هەر کارێکی دیکەی بۆ دەکڕی لە ڕاستیدا جگە لەو بوارانە لە بواری دیکەشدا بینی وانە ینی ئەو دەستگایە کە یارمەتی خەڵکی هەژار و نەداری داوە تەنانەت وەکو لە ئەخبار و لە ڕاپۆرتەکانە دەبیستین کە دەستی ئەو دەستگایە گەیشتۆتە دەرەوەی وڵاتیش و بەتایبەتی لەو ئاخیرێدا کە مسلمانانی غەزەلیان قەومە یارمەتیوانیش درراوە کەەوە زۆر جێگای دەستخۆشیە جا خۆشەویستان لە ڕاستیدا ئەوڕۆ دۆزینەوەی دەستێکی پاک بۆ ئەوەی کە کارێک لە جیاتی تۆ ئەنجامدا هەر کارێک و چ جای ئەوەی کە یعنی یەشێک لە ڕۆکنەکانی ئیسلامەتیت بۆ تەواو کات و بەخشینەکانی تۆ بگەێنێ بە شوێنی خۆی دەستکەوتێکی زۆر گەورەیە یعنی لەوانەیە زۆر کەس نەزانێ پارەکەیت بەکوێ دەگا یاخود خوا نەخواستە دەستانێکی غەیرە ئەمین پارەی خەڵک کۆ بکەنەوە و نەیگەن بە شوێنی خۆی و ئەو پاداشتە چاوەڕوانکراوەی کە چاوەڕوان دەکرێت لەو خێر و سەدەقەیە پێی نەگات بەڵام بەڕاستی من بە دەستکەوتێکی زۆر گەورەی دەزانم بوونی دەستگای وەکو بەخشین و هاوشێوەکانی بەخشین کە ئەمینانە و دەستپاکانە بە شاهدی دوور و نزیک سەدەقە و خێر و چاکەی خەڵک دەگەن بە شوێنی خۆی بوونە پردی پەیوەندی لە نێوان خەڵکانێک کە ئەهلی زەکاتن بۆ خەڵکانێکی هەژار کە مستحقی زەکاتن و لەخوای گەورە داواکارم کە سەرکەوتویان کات و نمونەیان زۆر بکات و بەردەوامیان کات و داواش دەکەم کە هەموو لایەکمان پشتیوانی ئەو جۆر دەستگانە بین بۆەوەی کە ببێتە هۆی بڵاوبوونەوەی برایەتی و خۆشەویستین ناو کۆمەڵگادا و ئاشتەوایی و یعنی کلێنێک بگرین لەو کلێنانی کە ناو کۆمەڵگادا هەن و دەستمان تێیدا هەبێ. پرۆژەی دابینکردنی بژێوی ژیان یەکێک لە پرۆژەکانی بەخشین لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بریتی بوو لە دابینکردنی 119 ماتۆڕی سێچەرخی بار بابڕی 221 ملیۆن و 818 هزار دینار بۆ خێزانی هەژار و نەدار تاوەکو ببێتە سەرچاوەی بژێوی ژیانیان و چیتر چاو لە دەست نەبن بۆ هاوکاری. دابینکردنی ئۆتۆمبیلی تەکسی بۆ پەیداکردنی بژێوی ڕۆژانە لە پێناو زیاتر خزمەتکردنی هەژاران و هاوکاریکردنیان تاوەکو خۆیان بتوانن بژێوی ژیانیان دابین بکەن و چاو لە دەستی کەس نەبن. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان 5 ئۆتۆمبیلی تاکسی دابین کردووە بابڕی 7 ملیۆن دینار. دەستگای خێرخوازی بەخشین ئامانجیەتی بە شێوەیەکی بەردەوام لە خزمەتی خاوەن پێداویستیە تایبەتەکاندا بێت بە ئەنجامدانی نەشتەرگەری و دابینکردنی کورسی بۆیان. ناومی سەروەرە لە سەی سایەقین ئیتر نەخۆشم دەستان خۆش لە مناڵیوە نەخۆشم. قاچەکان لە کار کەوتووە؟ عەربانەم نەبوو ئیتر دەستان خۆش وێ و چواری سانەوی ئەمجا کوڕێکی ڕێک و پێک و چاک بوو بەتوانە بوو تەلەبەی مەکتەب بوو تەلەبەی مزگەوت بوو ئیسا هەر بەیان تایوەرە ناڵە بخەوی شەو تا بەیانی ئەو دوکسە داماژە ناڵی ئیسراحەت کە لە تاو نەڕەحەتی و بێتاقەتی خۆی ئێتە میژڕوم کردە ئێوە کاتە خوای یان بێەوە ئەیتان کە یەخۆت بەش عەرەبان چێدە دەرەوە تۆزی حەز بە خۆشی بکە ناچوە دەرەوە؟ ناتوانێنە وەڵڵا ناتوانێت. عەربانەی شەحنی نەبوو؟ نەوەڵڵا بەم عەرەبانە ئەگەر هین بێ بچێتە دەرەوە لە ئیسا دوای ئینشەڵڵا ژیانی وەڵڵا ئەیتە خۆسەی یاری ناو تەلەڤیزیۆنیا کرد و هەر لە ماڵ بێدان نەرە وەڵڵا بە دیوارەکانە هەڵ بۆ حەوشەکە ئەوی ئەگەر دەبێت دەستی بەشتەوە بواە ئەین ئەگەر دەستی بەشتەوە نەبووە ئیتر هەیە بەعەزە دەی حەزی ئەکرد بچێتە دەرەوە بەڵام نەیەتوانی ئیتا بوو هەر لە ماڵەوە بواە بەم عەربانە ئیشەڵڵا بە ئیزنی خوا بەتەمام ئەمە هەدیەی خوایە ئێوەی سەبە بکەنی خوای گیان پاداشتان باتەوە خوا نمونەتان زیاکە بۆ خاتی گەورەیەکەی خۆت. لە نێومانجیەوە پێوە دیار نەبوو 12 ساڵە دەیژێڕن دکتۆری نێومانگە نەم بردوتە کۆلی بێ پارەیان بردوومە ئێرانی دووجار هەرچی هەبوو بۆم فرۆشتووە
شدەما بۆینەکەم هە دەڵەن دەڕوا هیچ ئەو ماگەنە بتۆی وڵی بێ پاریانە بردە بەڕاستی هارەبانەشی خراپ بوو سوپاست دەکەم ئەیژانی چۆنە حەزەکە بچێتە دەرەوە حەزی لێ بگەڕێ هەندەی پێخۆشتە دەڵە سارێ بۆ بکڕە بابە ئەوەشی خراپ بۆ بەس بەدەستی لێ دەخۆم هارەبانەکەی لێ کەڵەشاوە ئەوەندەی پێ ناخۆش بگە لێی خراپ زۆر چ بکەم هیچم لەدە سەڵاتم نەبوو زۆری پێخۆش 3000 چوم ڕەمەزانی توم ناوم بۆ نووسیتیدا هاربانەکەت بۆ نهێنام کتم نەمابوو جا نەمابوو ناوم نەنووسی بوو تینایی بۆ تۆمار دەکەین ئیشەڵڵا زۆری پێخۆش بوو دەی بۆ خۆم پیاسی پێ دەکەم دەڕەمە ماڵی نێنکێ ماڵە خاڵی زۆری پێخۆش بوو چێکە چاوەڕێ عەربانەکەەوە وەڵا لە مێژە چاوەڕێیە دەڵە سارم بۆ بکڕە بابەها سارە گسکەکان هەن تم ئەت دەستت ناڕوان ئەوەی لێ خوڕی لە خەتی دیتویتی ئەوەشم بۆ بکڕە زۆری عەزەوی بوو بۆ من زۆر ئەسانم پشتم بەوەی شکالی خوڕم بۆ خۆم قاراتم مێ بردومە خستخانە زین چەماندوو بووم پێرێت بە تایگر بوو پشتم پێشکەتەکانمەوێت ئەگە بۆ خۆی ئەوەی هەبێ لێی دەخڕی ئەمن ماندوو نابم ئەسانەوەی منە خوا دەرگای بەهشتا بۆ بکاتەوە خوا ئەو کەناڵە هەسەرکەوتوو بێ زۆر دەستچوی خۆش بێ و خوا خێری بنووسێگەوەی بۆ خەڵکی دابیت کردووە پرۆژەی دابینکردنی کورسی شەحن ئەو کەسانەی ساڵانێک بەهۆی نەخۆشی و کارەساتی جۆرا و جۆرەوە توانای لەسەر پێوەستانیان لەدەستدا بوو شەو ڕۆژیان لە ناو چوار دیوار بەسەر دەبرد بەخشین باوکاری خێرخوازان لە ماوەی ساڵانی 2009 تا 2024دا توانیوێتی بابڕی 506 ملیۆن و 971 هزار دینار کورسی شەحن بۆ 405 خاوەن پێداویستی تایبەت دابین بکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم صلاة إخوة بنراني خوشويست خواهي قورة پاداشتی همو لیاقداتوا دەستگای بەخشین وتەواوی ئەو دەستگانەی کە پارتە ئیسلامیەکان دروستیان کردوون لە هەرێمی کوردستاندا ڕۆڵ و کاریگەریشی گەورەیان هەیە لە بوژاندنەوەی کوردستان بەگشتی و هەروەها لە بوژاندنەوەی تاکتاچی کۆمەڵگای کوردستاندا خی گەورە پاداشتیان داتەوە ئەمان بە ئەرک و ڕۆڵێک هەستاون کە لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله تعالی علیه وسلم دوای ئەوەی ئاەتی زەکات و سەدەقات دابەزی عاملینی بۆ دروستکەواتە دەستگایەکی بۆ دروستکە ئەم جەماعەتە هەڵدەستان لە دەوڵەمەندەکانیان وەردەگرت بەسەر فەقیر و هەژارەکانیاندا دابەش دەکرد. ئەمە کارێکی گرنگە ئیشێکی زۆر گەورەیە بێگومان ئەم کارە گرنگە کە لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله تعالی علیه وسلم دەستی پێکراوە ئەمڕۆژ کە لە ئەم سەردەمانەدا حیزبە ئیسلامیەکان زۆر بەجددی بە شێوەیەکی موئەسسەساتی و دامەزراوەی دروستیان کردوون ئەمە کارێکی گرنگە ئێمە دوعای خێریان بۆ دەکەین و پشتیوانیان لێ دەکەین لەبەرەوەی ئەمان ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە بوژانەوەی تاکتاشی ئەم کۆمەڵگای هەرێمی کوردستانە خواپاداشتان داتەوە و هەستیشمان کردو تەماشاشمان کردو ئەوان شتەکانیان زۆر فرەلایەنە بەڵام من لێرەدا تەرکیز لەسەر دوو شت دەکەمەوە. یەکیانەوەیە کە ئەوان هەستاون خەڵکانێک کە بێکارن بۆ نمونە مەجموعە گەنجێک کە بێکارن کە لەم زوروفی هەرێمی کوردستانەدا لە مێژە خەڵک بێکارە و گەنجەکان بەهۆی بێکاریەوە هەڵوەدا دەبن بەم لادا بۆ ولادا بۆ خارج دەڕۆن بەڵام ئەمان هەستاون ئیش بۆ ئەم گەنجانە دەدۆزنەوە. چۆن پێغەمبەری ئازیزمان صلی الله تعالی علیه وسلم لە سەردەمی خۆی دایەشکات داوای هاوکاری لێ کرد بەڵام فەرمووی هەندێک شتی کەلوپەری ماڵەوەی بۆ فرۆشت و بۆی کرد بە چەند وەسیلەیەک بۆ ئەوەی بچێتە سەرکار دوای دەڕۆژ هاتەوە خزمەت پێغەمبەرمان صلی الله تعالی علیه وسلم کوتی ئەی پێغەمبەری خۆشەویست ئێستا وەسایل و کەلوپەری ماڵەوەم کڕیوەتەوە و کەوتومە سەر ئیشی خۆشم. بێگومان ئەمان یەکێک لە ئەم ئیشە باشەکانی دەستگای بەخشین ئەوەیە سێتەگەرەیە ئەم زۆرەشتانە دەکڕن بۆ ئەو گەنجانەی کەوە کڕیویانەوە دەشیکڕن کە بێکارن واتە کابرا خاو خێزانی هەیە ماڵ منداڵی هەیە هیچ ئیشێکی نییە بەڵام ئەم بەهۆی ئەم سێتەگەرەیەوە دەچێت سەوزە دەکڕ و دەفرۆشێ میوە دەکڕ و دەفرۆشێ یانەوە تا حەمباڵی پێدەکا ئیشێکی زۆر زۆر پیرۆزە ژیاندنی ماڵ و منداڵ ئەمە زۆر زۆر گرنگە کەواتە ئەمە ئیشێکی گەورە و گرانە ئەمە
لایەنێکی دیکە کە من پێم خۆشە باسی کەم ئەوەیە خەڵکانێکمان هەیە چ منداڵن چ مامناوەندن چ گەنجن چ پیرن ئەمانە لە ماڵێدا خاوەن پێداویستی تایبەتن واتە لەوانەیە قاچیان نەبێ لەوانەیە دەستیان نەبێت توانای چوونە دەرەوەیان نەبێ بەڵام ئەمان ماتۆڕی شەحنیان بۆ دەکڕن بۆیان کردنی بۆشیان دەکڕن بەڵێ دەوام ئەم خەڵکانەمان هەن لە نێو کۆمەڵگادا بێگومانەوەی شێشی زۆر زۆر پیرۆزە لەبەرەوەی ئەم کەسە کە لە ژوورەوەدا لەوانەیە تووشی ئەنواع نەخۆشی ببێت نەخۆشی دەرونی ببێ بەڵام ئەگەر ئێستا پێویستی بە کەس نییە دەتوانێت سواری ماتۆڕەکەی خۆی ببێ و ماتۆڕشحانەکەی خۆی بێ دەچێتە بازار ئەشیای خۆی دەکڕێت دەچێت سەردانی کۆمەڵایەتی دەکاسیرێ ڕحمی خۆی بەجێ دەگەیەنێ ئەو هەوایکی پاک وەردەگرێت لە دەرەوە بەڕاستی ئەمانە هەموو کاری خێر و گەورە و گرنگن بۆیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی بەش بە حاڵی خۆم وەکو مامۆستایەکی ئاینی پشتیوانیان لێ دەکەم بۆ تەواوی ئیشەکانیان زۆر زۆر پیرۆزن بە فریایی لێقەوماوان دەچن دەستگای بەخشین دەستگایکی پیرۆزە هەر ناوی خۆی بەخۆوەیە لەسەر سنەتی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله تعالی علیه وسلم کە باسی زەکاتی کرد فەرمووی تؤخذ من أغنيائهم ويقسم ويوزع على فقرائهم دەوڵەمەندەکان و خوددا پێداوەکان وەردەگیرێ دابش دەکرێت بەسەر فەقیر و هەژار و ندار و خاوەن پێداویستە تایبەتەکانیان خی گەورە پاداشتیان داتەوە سەربەرزیان کە یا ڕەبی سەربەرز بن ئەم دەستگایە هەر بەردەوام بێ چونکە کۆمەڵگا بەردەوام ئێمە خەڵکانێکمان هەیە خاوەن پێداویستی تایبەتە بێ ئیشە بێکارە بژانەوەی کۆمەلگا لەم ڕۆوە زۆر گرنگە زۆر شتێکی باشە هیوادارم ئەوانەی کە گوێیان لە قسەکانمان دەبێ ئێمە دەبینن لەم تەلەڤیزیۆنەوە پێمان خۆشە بە هەندی وەربگرن قسەکان بە هەند وەربگرن ئەم خێر و پاداشتەی ئەوان بۆ قیامەتیان زۆر باشە دەبێتە سەدەقەی جاریە دەبێتە خێرێکی نەبڕاوە خی گەورە پاداشتی ئێوەش و ئەوانش داتەوە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. دروستکردن و ئاوەدانکردنەوەی مزگەوت دەستگای خێرخوازی بەخشین تا ئێستا 6 مزگەوتی لە ناوخۆی هەرێمی کوردستان بنیاد و ئاوەدان کردووەتەوە بابڕی 385 ملیۆن و 375 هزار دینار. پرۆژەی بەربانگ لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی بەربانگ ئەنجام دەدات و باوکاری خێرخوازان خوانی بەربانگیان بۆ زیاتر لە 41953 ڕۆژەوان ئامادە کردووە بابڕی 159 ملیۆن و 113 هزار دینار. سپۆنسەری خزمەتە بەردەوامەکانی بەخشین خێرخوازانن لە ناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستان کە زۆر لێبڕاوانە و بە متمانەیەکی قوڵەوە بە دڵسۆزی و ئەمینی هاوکاریەکانیان دەگەیەن لە دەستی بەخشین و دەیکەن بە وەکیلی خۆیان. خەرمانی خزمەتی بەخشین لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا دەستگای خێرخوازی بەخشین لە 15 ساڵی ڕابردوودا بە هاوکاری ئێوەی خێرخواز لە ناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستان زیاتر لە 15 پرۆژەی جۆرا و جۆری بابڕی 43 ملیار و 929 ملیۆن و 499 هزار و 250 دینار جێبەجێ کردووە و ژمارەی سودمەندانی ئەم پرۆژانەش 370,940 کەس بوون.